سر پوش سوتنن شوا و قالای بیدادی جینا رولی کردستانا جینا چرای گشترانا آویل جین هانای شورش مساجینای گشت جیهانا دیسان شقا خروشوا بول کویجن راوستوا بو یکسانی شورای شادی تسر کتن هایم با پاوا جینا رولی کردستانا جینا چرای گشترانا آویل جین هانای شورش مساجینای گشت جیهانا برای اما ازوی سورا کارگاری دل بسنورا جنانی را ساولا ستا تمل برزگاری و نورا هوارکی ایتر تواو مرگون من بو نزمی باو بجی جینا بجی مسا بجی احسانی جنوبیا جینا رولی کردستانا جینا چرای گشترانا آویل جین هانای شورش مساجینای گشت جیهانا جن جا آزادی بەڵێ سلااوێکی دووبارەتان لەبێت بینەرانی ئازیزی تلڤیزیۆنی کۆمەڵە ڕاستەوخۆ لە خزمەتەندەین بۆ ڕۆماڵکردنی راپۆرت و هەواڵەکان سەبارەت بە بارودۆخی ئێستای ئێران. ئەمڕۆ چوارشەممە 4 مانگی گەڵارەزانی 1401 تاوی بەرابەرە لەگەڵ 26 ئۆکتۆبری 2022 زاین. هەروەک ئاگادارن ئەمڕۆ کوردستان جارێکی تر خۆشە. ئەمڕۆ چلمین ڕۆژ لە کوژرانی ژینای جوانەمەرگ تێپەڕی. خەڵکی کوردستان بەگشتی ئەم ڕۆژە شام بەشانی یەکتر و لە یەک ڕیزدا یەکگرتوانە جەنایەتەکانی ڕژیمی ئیسلامی لە کوردستان و ئێرانە مەحکوم کرد و هاوخەمی خۆیان لەگەڵ بنەماڵەی گیانبەختکردوان و زیندانیانی سیاسی ڕاگەنێت. ئێمە دڵنیاین خەباتێک کە بەهۆی قەتلی حکوومەتی ژینا ئەمینیەوە لە ئاستی کوردستان ئێران و جیهاندا لە دژی کۆماری ئیسلامی کەوتۆتە ڕێ تا ڕووخاندنی ڕژیمی ئیسلامی و دەستەبەربوونی ئازادی و دادپەروەری درێژەی دەبێت. ئەمڕۆ لە گڵکۆی ژینای جوانەمەرگدا دروشمگەلێکی وەک تۆڵەی ژینە ئەستێنین دیکتاتۆر ئەڕوخێنین، ژن، ژیان، ئازادی، زیندانی سیاسی دەبێ ئازاد بکرێت، کرێکاری زیندانی دەبێ ئازاد بکرێت. ئەم ساڵی خوێنە سەید عەلی ینی ئەمە بە فارسی وتراوە کە وە خۆی فارسەکەی بە باشترە. ئەمساڵ ساڵە خوونێ سەید عەلی سەرنگونێ، ئازادی، بەرابەری، مەرگ و نەمان بۆ دیکتاتۆر. کوردستان گۆڕستانی فاشیستان، هەتا کوردێ بمێنێ کوردستانیش ئەمێنێ، مەرگ بەر ڕژیمی بەچەکۆش. سەقز شاری دێرینە دەروازەی ڕاپەڕینە، ئازادی ئیتر بەسە بێدادی، معلمی زیندانی دەبێت ئازاد بکرێ، بژی سنەی قارەمان ئێمە هەموو ژینین، مەرگ بەر جمهوری ئیسلامی. ئەمانە دروشمایەک بوو کە ئەمڕۆ خەڵکی شاری سەقز و هەموو ئەو کەسانی کە لە شارەکانی تر لەسەر گڵکۆی ژینای جوانەمەرگ بوون ئەم دروشمانە دەوتراوە. و دوای ئەو کە هاتنەوە ناوشار هەموو تێگرا لەسەر شقامەکان خۆپیشاندانیان کرد و لەگەڵ هێز ئەمنیەکان تێکهەڵچوون ڕوویدا و ئەم خۆپیشاندانە لە هەموو شارەکانی کوردستان هەتا ئێستاش ئەو جۆرێک ئێمە وێنە و ڤیدۆمان بۆ دەیەوە پامان بۆ دەنێرن هەر ئێستاش لە شارەکانی کوردستان هەمووی خۆپیشاندان و ناڕزایەتی بەردەوامە و بەمە شەوە بەستراوەتەوە. ئەمڕۆ لە زۆربەی شارەکانی ئێرانیش مانگرتن بوو بە بۆنەی چلەمین ڕۆژی
کوژرانی ژینای جوانە مەرگەوە و ئەوانیش هەر ئێوارێ هاتوونەتە سەر شەقام و لە زۆربەی شارەکانی ئێران خۆ پیشاندان هەروە بەردەوام. ئێمە ئەم شەو 2 میلیۆن تا 3 میلیۆنیشمان دەبێت سەبارەت بەم ڕووداوانەی ئێستا ئێران. ئێستا میوانی بەڕێزمان کاک هومایون ئەردەڵان هەڵسوڕاوی سیاسی لەگەڵماندا ئەگەر هاوڕێیان کاک هومایون بێنە سەر هێڵ با ئێمە بتوانین توێژەکەمان بەسر بکەین. بەڵێ ئەم کاتت باش هاوڕێ هومایون، زۆر سپاس بۆی کە بەشداریتان لە ڕاستەوخۆی بەرنامەی تلڤیزیۆنی کۆمەڵە کرد. هەموو کاتێکتان باش، هیوادارم سەرکەوتوو بن. سڵاو ڕێزمەیە لە خەمەت خۆت و هاوکاران و باقی میوانەکانی تر لە ئستودیۆگە تەشریفیان هێناوە. ئەگەریش ڕێگەم بن حەزەکەم لێرەوە سەری ڕێز و نەوازش و کوڕشدانەوێنم بۆ ئەو خەڵکەی وە نەترسانە، بێباکانە، جەسوورانە لە خۆ بردو ئەمڕۆ لە گشت شەقام و کوچەوکۆوانەکانی کوردستان و ئێران هاتە سەر جادە و بە یەک دەنگ و بە یەک هاوار داوای سەرنگونی ئەو ڕژیمە سەرکردکەرەیان کردکەوە 43 ساڵە خەڵکی ئێران بەدەستیەوە ئەناڵێت، دەستی دانەدانیان ماچەکە. زۆر سپاس کاک هومایون، خۆتان ئاماژتان پێدا کە ئەمڕۆ کوردستان تێگرا خۆرۆشا بوو. لە سەرەتای بەرنامەکەدا باسم کرد کە ئەمڕۆ لە شاری سەقز لەسەر دڵکۆی ژینای جوانە مەرگەوە ئەم دروشمانە جوتراوە. سەقز کوردستان نیشانیاندا کە ئیرادەی خەڵک هەر هێزێک ناچار دەکات بە پاشەکشە. ئەگەر بتانێ هەڵی سەنگینن هەمی ئەمڕۆ هەم ڕووداوەکانی ئەمڕۆ و هەم ئەم 5 هەفتە کە زیاتر تێپەڕ بۆ لە خۆ پیشاندانانە چۆنی هەڵە سەنگێنی کاکمای؟ ئەتانم بڵێم ئەو زوڵم و زۆرە کە جمهوری ئیسلامی بەرامبەر بە خەڵکی کات، بە تایبەت بەرامبەر بە خەڵکی کوردستان وهای کردووە کە بچووکترین حرەکەتی جمهوری ئیسلامی بەرامبەر بە تاکێ کورد تەواوی کوردستانە بێتەوە. گشتمان باش لە بیرمانە زۆری لێ نەچووە 40 ڕۆژە هەرکە هەواڵی کوشتنی ژینا بڵاو بووەوە و هەر یەکەم دروشم کە لە شاری سەقز درا خەڵکی شاری سنەردانە سەر یابانەکان و پشتیوانی خوان دەربڕی بۆ خەڵکی سەقز و بۆ خانەوادەی ژینا و بە دوای ئەوە هەموو شارەکانی تریش هاتن یەک لە دوای خەڵکی کوردستان ئەو 40 ساڵە ڕابردوێ خوان لەبیر نەکردووە و ئەزانن کە ئەبێ هەر دەم و هەر کات ئامادەن کە بەرامبەر ئەو هێزە سەرکردگەرە بۆنەوە ئەو ڕژیمە دژمنی یەکەمیانە بەڕاستی. من پێم وایە ئەم یەکگرتووی خەڵکی کوردە وای کرد کە خەڵکی ئێرانیش بە دوایە دەبێت و دوا بە دوای خەڵکی سنە خەڵکی تاران هات لەسەر جادەکان و بانگەوازیاندا و هاواری کوردستان چشم و چراغی ئێرانیان بەرزەو کردەوە، دروشمی کوردستان چشم و چراغی ئێرانیان بەرزەو کردەوە و دانەدانە شارەکان تریش کەوتە پشتیوانی کردن لە ئەو دروشمە. بۆیە بۆ گشت ئاشکرا و ڕوونەکە ئەم داخوازی خەڵکی کورد داخوازیکی ڕەوایە، ناهۆی دیابوونەوەی تایە، ناهۆی بەشخوازی تایە، بەس داواکاریکە بۆ باش بەشی هاوبەش و مافی هاوبەش لەگەڵ باقی خەڵکی ئێرانە و ئەوە بوو کە بە یەکجاری تەواوی خەڵکی ئێران هاتنە پشت ئەو شعارە و ئەو ژیان ئازادیە بەڕاستی لە 2 ڕۆژات تەواو سەراسەری بۆ تەواو ئێرانی گرت، هەچەند ئێستا دنیایشی گرتوێتەوە و لە کوچە و کۆڵانەکان و خیابانەکانی ئەوروپایشە ئێمە ئەیبینین جارجار لەم لەولە نووسراوە. کاکمای خۆتان ئاماژتان پێدا کە ئەم یەکگرتوویە لە کوردستان تێکەوتووە سنەتێکە کە 4 ساڵە کە حەد لە ئەو لە هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی نایەتوکە دیارە کوردستان تایبەتمەندی خۆی هەیە. بەڵام ئەگەر ئێمە پرسیار بکەین کە ئەم بزوتنەوەی خەڵکی کوردستان چۆن دەکرێت بە پارچەکانی دیکەی ئێران، ینی هەموو وەکو کوردستان ئاوا یەکریز یەکگرتووە هاودڵ بن و بەڕای گشتی جیهانی شەوە بەسێتەوە. بەڵێ من پێم وایە دیارە جغرافیای کوردستان و ئەو برینە قوڵەی کە کوردستان تووشی بووە لە ئەم سەردەمی ئەم ڕژیمە نەکبەت و نگریسەیە زۆر قوڵترە بەنسبەت ئەو برینەکە دیارە لەسەر
لەشی تەواوی ئێران هەیە بەڵام ئەوەی کە لە کوردستان ڕووداوە زۆر زۆر قوڵترە برینەکە و دیارە خەڵکی کوردستان زۆر زیاتر هەان لە بیری ئەودا کە تۆڵی خۆیان بکەنەوە و جوابی تون بە ئەو ڕژیمە بنەوە کە 43 ساڵە خەریکی سەرکوتکردنی مەرە هەرچەند کە لەم 43 ساڵەیە کوردستان هیچ وەخت شووی نەیەوە و نەسرۆتووە و هەر ڕۆژ لەگەڵ ڕۆژ بەردەوام لە مبارزە بووە لەگەڵ ئەو ڕژیمە بەڵام بەنسبەت شارەکانی ترەوە ڕژیم وای کردبوو بە دوو هۆی زۆر زۆر سەرەکیەوە کوردستان لە باقی ئێران جیا بکاتەوە یەک لەوەی کە ئەمانە جودایی تەڵەبن جیاخوازن یانە کوردستان لە ئێران جیا بکەنەوە ئەمانە حزبی وابەستە بە وڵاتی دەرەوەیان هەیە ئالەم قسانە لەو لایشەوە لە لای جەماعەتی قشری و مەسەبی خۆیانەوە بایانە کرد بە بوێری شیعە و سنیە کە ئەمە کوردەکان سنین و ئەمانە لەگەڵ ئێمە یەکڕانین و ئەمانە و کارێکی وایان کردبوو کە خەڵکی تا ڕادەیەک بێخەبەر پێوا بێ کە مەساڵەن لە کوردستان حتمما شتێکی زۆر زۆر جیاوازتر هەیە لێرە بەڵام ئیسە کە ئەیبیسن ئەو دروشمانە کە خەڵکی کورد ئەیدا ئەو شعارانەی کە لە خیابانەکانی کوردستان ئەدرێت هەر ئەو شعارانەیە هەر ئەو دروشمانەیە هەر ئەو داواخوازیەیە کە خەڵکی سەراسەری ئێرانەیەوێ وردە وردە ئەوانیش هەڵگەڕاونەتەوە و دیارە لەم ماوەیشا لەم 43 ساڵەیشا پەیوەندی زۆر بووە هاتوورەتە کوردستان دیویانەکە با بە ئەمانە بەغەیری درۆ دەلەسەی ئەو ڕژیمە سەرکوتکەرە بەرامبەر بە خەڵکی کوردستان هیچی تر نەبووە و زۆر زۆر خەڵک عداڵەت خوازن بەرابەری تەڵەبن و ئاواتیان سەرکەوتنە سەرکەوتنی تەواوی ئێران نەتەنیا سەرکەوتنی کوردستان و من پێم وایە ئەمە بووەتە هۆی ئەوەی کە وردە وردە خودی خەڵکی ئێرانیش خەریک بن کە ئەو ڕژیمە داپۆسن و دارزن و حکوومەتێکی یەکگرتووی باش لێرە سەر کار کە مافی هەموو گەلانی ئێران بدات بەڕاستی کاکوماین خۆتان ئاماژتاندا لە قسەکانتاندا کە دەمێکە کۆماری ئیسلامی ئەم پیلانانی گێڕاوە کە کلێم خاتە نێو نەتەوەکانی ناو ئێرانەوە بە تایبەت دەبینی کورد تورک شیعە سونی ئەگەر خۆتان پێما ئاگادارن لە سنە ئێمە شاهدی ئەوە بووین کە ئەم پیلانگێڕیی کردووە ئایا ئەم یەکڕیزیە کە ئەو جۆری کۆماری ئیسلامی دەیە مثلەن بۆ بیان ترسێنی یەکریزی داعشی شیعە و سونە لە کوردستان پێتاوایە ئەمە بەکردەوەی دەردێت ئەرکی خەڵکو و هێزە شۆڕشگەڕەکان چییە ئەگەر ئەم پیلانی بەکردەوە دەربێن بە هیچ شێوەیە کاک ئەمیر ئێوە بینیتان هەر لەم چل ڕۆژەیە جمهوری ئیسلامی سێ پیلانی زۆر 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 گەورەی گێڕا بۆ ئەوەی ڕای خەڵک بەرامبەر بە ئەم بزوتنەوەیە بگۆڕێ یەکەم جار ئەوە بوو کە هێرشی کردە سەر بارگای حزبەکان لە باشووری کوردستان کە بڵێت کە ئەم ئاژاوەیە کە لە کوردستانە هەیە گوایە حزبەکان ناگەیانێتەوە یەک دانە پشتیوانی لێ نەکرا لە ناوی ئێرانەوە تەنانەت یەک مەلای خۆشیان نەوێرا بێتە سەر ئەو میکرۆفۆنی نوێژمعیانە و بڵێت کە ڕاست بوو ئێمە مەکۆی حزب جیاخوازی تەڵەبەکان و نازانن تەزیە تەڵەبمان لێدا دوای ئەوە چوو لە بەلوچستان ئەو جنایەتەی کرد بە ڕۆژی ڕوون بە خەڵکی بەستە بەرگولە و 65 کەسی لە ڕۆژێک هاتوشت بۆ ئەوەی بڵێ کە ئەمە سنیەکانن خەریکن ئەم ئاژاوە دروستەکەن لە ئێرانە و ئێمە حکوومەتێکی سەراسەرین و ئەمە خەڵک ئێمەی ئەوێت و لەم باسانە کەچی دیمەن تەواوی خەڵکی ئێران هەموو یەکدەنگ هەم کوردستان و هەم زاهدانیان بەرز کردەوە و تەواوی ئەو کردوانیان کردە دروشمی سەرنگونی ئەو حکوومەتە و بەرامبەر بە خۆی کوێستانەوە دوای ئەوە هات پیلانی زیندانی ئێوینی گێڕا زۆر ناجوان مردانە زۆر نائینسانانە هێرشی کردە سەر ئەو زیندانیانە کە دەست و باڵیان لە هەموو شوێنێک کۆتایە بەڕاستی وە ئێستەیش نازانێت چی ڕووداوە لەو ناوە ئمڕۆ من دایکی یەک لەو زیندانیانم بینی کە دوای ئەم ماوەیە توانی بوو لەگەر دوو لە کوڕەکانی مناڵەکانی قسەکە کە لە زیندانن و ئاماژەی بەوە کرد کە ئەو شەوە چی ڕووی داوە و چی جنایەتی تیان کردووەمانە و هێشتا کەس پێی نازانێت یعنی ئەم پیلانانە ئەگێڕێت فقط بەس بۆ ئەوەی کە ذهن و مێشتی خەڵک بەلاڕێدا ببە و
تاوێک کوردستان بەرجەستە بکاتەوە وەکو جودایی تەڵە، تاوێک بەلوچ بەرجەستە بکاتەوە وەکو داعش و سنی، تاوێک زیندانی سیاسی وەکو ئەوانەی کە جەنایەتکار بوون و ئەم دوایە بە زیندانیانی کردووە بۆ ئەوە کۆمەلگا ئاسوودە بن، ئەوانە خەریکن ئاژاواکەن. بەڵام ئەبینین کە هیچ کام لەم حیلەگەرە و لەم تەرفەندگەریانە سەر ناگرێت و ئەوەیە کە خەڵک گشتی ئەکەنەوە دوشکردەوە بۆ خۆیان و بەرعەلەی خۆیان ئەوێسنەوە. بەڕاست کاکوماین تەمەنی ناڕازیان زۆر کەمە. ئێمە شاهدی ناڕزایەتی بەربڵاوین لەلایەن خوێندکاران و بە تایبەتی کچانەوە. ئەمە هۆکاری چییە؟ زۆر جوانەوە پرسیارە. بەڕاستی ئەمە شتێکە کە سرنجی دنیای ڕاکێشاوە. هەموو کەسێک سەرسام ماون بەم مەوزوعە. ئەو منداڵانەی کە ئەلان تێنە سەرجاددا ئەوانە تەمەنیان هاوتەمەنن لەگەڵ ئینترنێت و تەلەفۆنی دەستیە. ئەوانە ئیدەکانی خۆیان لە تەلەفۆن و ئینترنێتەوە وەرەگرن. ئەوانە دیارە مامۆستای پەروەرشیان بووە لە مەدرسەیە، خانمی پەروەرشیان بووە، مامۆستای ڕیشداریان هەبووە، شستشوی مەغزی کراون کە هیچ شتێکی تر فێر نەبن جگەی لەوەی کە بە ڕاهبەر بڵێن سەلام فەرماندا کە چی شتەکە بە دژی خۆی گەڕایەوە. ئەمانە ئەزانن کە ئەبێ هەر کارێکە جمهوری ئەیکات بە دژی گوێستنەوە، یانە عەکسی ئەوە ئەنجام بدەن. لەوە تێگەیشتن کچانی مەدرسەکانی ئێران ئەلان زۆر بە جوانی ئەبینن کە تەجاوز لە کارایە، کوشتن لە کارایە، زیندان لە کارایە، ئیعدام لە کارایە، بەسەرهاتی مەحسا لە ڕێگەیاندایە. بەڵام هەر بەو لە ترسی و بێباکێ تێنە مەیدان و ئەبینین کە دشمەکەیشیان ئەوەی ئاڵێن ئەگەر یەکێ بکوژرێ هەزار لە جێەتی. و من پێم وایە جمهوری ئیسلامی لەو پەڕی وەقاحەتەوە وێساوە بێ ئەو شتا بینێت بەڕاستی بار بکاو بڕوە. بەڵێ کاکماین، من داوای لێبوردن دەکەم چون کاتی بەرنامەکەمان ئێمە 1 ساتەوە میوانی دیکەشمان لەسەرگەڵا وەکو دوایین پرسیار پێتان وایە ئاندەی ئەم ینی داهاتووی ئەم ئاخێزە بەرەو کوێ دەچێت؟ ئایا ئومێد بەخشە؟ من پێم وایە ئەم داهاتوە زۆر زۆر ڕوونە. من پێم وایە کە هەر ئەو گەنجانەی کە هاتوونەتە سەر شەقام و هەر ئەو دروشمانەی کە ئەیدەن پێم وایە ئەمان بات بەرەو دۆزینەوەی ئالتەرناتیڤێکی زۆر ڕەنگا و ڕەنگ کە ڕێنوێنمان ئەبێت بەرەو دنیایەکی ئازاد و دموکرات و پڕ لە عەداڵەت و دادپەروەری. دیارە ئەوانە گوێ بۆ هیچ کەشن ناکەن. دیارە دروشمەکانیان جۆرێکە کە حتا لە تەلەڤیزیۆنەکانی و رادیۆکانیش سانسۆر دەکرێت بڵاو بێتەوە. بەڵام ئەوان هەر بەو دروشمانەوە، هەر بەو نەترسی خۆیان و بێباکی خۆیانەوە ئەو ئایندەی ڕوونە مسۆگەرەکەن بۆ ئێمە و دیارە حتمن دنیایەکی زۆر زۆر خۆش لە داهاتوودا هەیە و من پێم وایە زۆریش نابات. دیارە بزوتنەوە هەموو جارێک بەرزی و نزمی و بەرەو پێش و بەرەو دوای هەیە. ناوێ نائومێد بین، ئەبێ ئێمەش خۆمان لە ئەوان بزانین و تا ئەتوانین شان بە شانیان ڕاوەستین. بەڵێ زۆر زۆر سپاس کاکمایون ئەردەڵان ئەسوڕاوی سیاسی. سپاس بۆ مەمنونم داوای سەرکەوتنتان بۆ وەکەم. زۆر سپاس کاکمای. بەڵێ بینەرانی عەزیز، ئێستاش چەند ڤیدیۆیەکمان بواتوە لە شاری بۆکان، مەهاباد، کامیاران. هەر ئێستا خۆپیشاندان و ناڕزایەتی دەبێت هەروە بەردەوامە. حتمما ئەمە ڤیدیۆیانە دەگەینە دەست هاوڕێیانی قوتاب فەرمان کە لە مەجالدا ئێوەشی لە ئاگادار بکەینەوە. ئێستاش کاک حسین حەمیدی ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵا لەسەر هێرشمانە. کاک حسین، ئەم کاتت باش. زۆر سپاس بۆی کە سلام کاک ئەمیرگیان. ئەم کاتەی ئەوەیش باش سڵام هەیە بۆ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لە هەرگوێکان. زۆر سپاس بۆ ئەم داوەتە. سپاس بۆیەوەش کاک حسینگیان. بە هەر لێرە دەست پێ بکەین ئەمەوە خۆتان ئاگادار بوون کوردستان جارێکی دیکە خۆشە. سەقز و کوردستان بە تایبەتی ئەمڕۆ لە شاری سەقز هەموو کۆمەڵانی خەڵکی کوردستان جارێکی تر یەکگرتووی و هاوڵی خۆیان نیشاندا کە ئیرادەی خەڵک هەر هێزێکیش ناچار دەکات. یعنی بۆ نیشانیاندا کە پاشەکشە بە هەر هێزێک دەکەن و شکستی پێدەن. ئەگەر بتانێت هەڵسەنگاردنێکتان بێت لەسەر ئەم ڕۆژانەی کە گوزەراوە چۆنی هەڵسەنگرن؟ بەڕاستی کاک ئەمیر، من هەر لێرەوە ئەمڕۆ چلەی مەحسای خۆشەویست بوو کچی هەموو ماڵێکی ئێرانی ئیستەوە تەواو دنیا. جارێکی تر سەرخۆشیەکی دووبارە و
بارحاڵ ئەم ئاخێزە کۆمەڵایەتیە کە بەناو مەحسا و بە ڕەمزی مەحساوە دەسی پێکردە بێگومان افتخارێکی گەورە و شانازیەکی گەورەیە بۆ بنەماڵەیان و بۆ خەڵکی کوردستان و شاری سەقز. جارێکی تر منیش هاوڕایی خۆم لەگەڵ ئەم خەڵکە ئارەزوومەکە منیش یەکێک لەو خەڵکە وایە من جارێکی تر احترامێکی تایبەتی ترم وایەت بۆ مەحسا لەسەر زیارەتیەوە. بەڵام لەسەر پرسیارەکەی جەنابەت بە تۆر واقعی ئەوەی کە ئیمڕۆ لە شاری سەقز ڕوویدا ئەکری بڵێ کە ئەمە واقعەن ڕەفراندومێکی گەورە بوو بۆ نەیەکە بە کۆماری ئیسلامی ئەدرێت، یعنی ئارایەکی عمومی کۆماری ئیسلامی بە تەواو هێز و توانایە و شاری سەقزی محاسرە کرد بوو بە هەڕەشە و گوڕەشە بە ئەوەی کە تەوتەئە حتا ئەوەی کە جعلی نامەی بەناو خانەوادەیە و کە ئێمە مەراسم ناگرین، یعنی هەموو کارێک کە بۆی ممکن بوو لە حیلە و تەوتەئە و نازانم هەڕەشە و گوڕەشەوە تا ئەوەی کە محاسرەی شاری کرد بوو. بەڵام لە پاڵ گشت ئەوانە ئەم مەراسمت جۆرێ بەڕێوە چوو کاسن سەرسام هاوەر و بۆ هەموو کەسێک بەڕاستی من وەختی چاوم لێکرد لە فەیلمەکانی ئەو شتێک کە بەخرا ئەگەیی واقعەن ئینسان دڵی ڕۆشنەبووە و افتخاریە کرد کە جزۆ ئەم خەڵکەسە و جزۆ مبارزانێکە کە لەگەڵ ئەم خەڵکا هەست و لەگەڵ ئەم خەڵکا بەهەرحاڵ خۆی ئەوێنێتەوە. ئەمە شانازیەکی گەورەست و لە عین حاڵی چان نیشان دەهەندەی تەوازن قوایەکی گەورەست لە بین کۆمەڵانی خەڵکا بەگشتی و جمهوری ئیسلامیە. ئەمە تەنیا لە سەقزە نمونەیەکی بووە، ئەگینا لە بەو شێوەکە لە ئەخبار و هەواڵە نێریەکان باسییان کردوێت زیاتر لە 50 دانت دانشگا ئیمڕۆ ئاعترازات کریا و مبارزە کریا هەر بەم بۆنەوە لە فرێ لە شارەکان کوردستانە ئەگەر نەیان توانیە بێن بۆ سەر زیارەتان مەحسا و ڕێز و نەوازشی لێ بکەن ماڵ لە ماڵەوە دانیشتن اعتصابیان کردووە یا بۆیان کردیا تەزاوەراتیان کردووە. بەگشتی فەزای ئێران ئیمڕۆ فەزایەکی تایبەتی بوو و نەیەکی دووبارەی گەورەتر بوو بۆ جمهوری ئیسلامی و نیشانیدا کە ئەم تەوازن قوا و ئیساعات گەستە بەرەو ئەوەی کە کۆمەڵانی خەڵک ڕێگەی خۆیانیان گرتگە سەبەر ئەوەی کە کۆمەڵانی خەڵک ئیسەی تر لە هێزەکانی کۆماری ئیسلامی و هەڕەشە و گوڕەشەیان ناترسن ئەم تەوازن قوا گەڕانەوەی بۆ نییە و ئەمە هەلێکە ئەبێ ئیتر بەرەو پێشتر بچین، یانێ ئەوەی کە دیارە بگەڕانەوەی نییە بەڵامەشێ بە تاکتیکی تازەتر بە پێشڕەوی فرەتر و هەرشی زیاتر ئەم تەوازن قوا بەنەف کۆمەڵانی خەڵک و مبارزەکە بگۆڕین کە بتوانێت کاری یەکسەرەی خۆمان لەگەڵ کۆماری ئیسلامیە بکەین. هاوڕێ حسین دیارە خۆشتان ئاماژتان پێدا ئەمڕۆ جگە لە کوردستان لە زۆربەی شارەکان خۆپیشاندان و ناڕزایەتی بگرە مانگرتنیش لە زۆربەی شارەکان بووە لە بەشی بازاڕیانیدا. تایبەتمەندیەکانی ئەم بارودۆخەی ئێستای ئێران لەگەڵ ئەم ئاخیزانی پێشووتر وەکو بڵێن 98 97 تایبەتمەندیەکانی چین، جیاوازیەکانیان چین؟ تایبەتمەندیە کە ئەم دەورانە هەسی ئەوەڵەن بەر لە هەر شتێک زۆر بەداخەوە بە مەرگی مەحسا خودم مەحسا بووە سمبولێک بووە ڕەمزێک بۆ ئەوە کە یەکگرتووی پێش بێت، یەکگرتوویەکی لە ئاستی ئێرانە. ئەمە لە بزوتنەوە قبلیەکان تران نەبووە، لە زۆر پەراکەندە بووە یا بارحاڵ ئاعترازەکە لەسەر شتێک بەرنامەڕێزیە کە یەک هەو بەبێ ئەوەی کە بەرنمەیان بۆی پێشاتگە. بەڵام ئەمە ئەبینیت ئحساسەکەی دانە بەدانێ هەلا ڕەغمەوە کە کارەساتێک بوو بەسەر بنەماڵەیەکە هات، بەڵام ئەم بنەماڵە ئەم کارەساتە چۆکی پیاندا نەدا و هەوڵیاندا کە عەزیزەکەی خۆیان وەک عەزیزی هەموو شار و دەوروبەر خۆیان بزانن و نەیان هێش کۆماری ئیسلامی مەخفیانە ئەمی نەبنێ. ئەمە کارێکی ئاگاهکارانەست، ئەمە کارێکی ئاگاهانەست سەرڕای ئەوە کە ڕەنگە ئەو بنەماڵە ئەسڵەن نەیانزانیە نەتیجەی کارەکەیان چی ئەبێ، بەڵام مقاومەتیان بۆەوە کە مەخفیانە مەحسا ئەسپەردەنەکەن توانی ئەم هینە بێت، ئەم ئاعترازات و مبارزاتە بێ. هەموو جوانێکی هاوسن و ساڵی مەحسا سیمای مەحسایان لە خۆیان هادی، ئەحساسەکە لە ئاینەیەکە دووبارە خۆیان ئەبینەوە. ئەم خۆبینەوە
قین و تووڕەیی چەندین ساڵی لە ئەمانە کردەوەیەکی نەترسانەوە هاتن بەرحاڵ عادەیەوەیانە کرد کاشێمە ئەوانی خۆیانەوە کە وازانی کاشێ خەباتی بۆ بکە ناوێ ئەم خوێنە بەفیڕۆ بچێت ئەوە یەکێتری ئەوەی کە ئەم ئێترازات و مارەزاتە کە هەروە وتم کە توودەیە بەگشتیە و هەموو چین و توێژەکانی گردە سەبەر وەختێک مناڵەکان هانە دەرە وەختی جوانەکان هان دەرە خو دیارە باوکو دایغانیی ناتای لە ماڵادانیشێ بە حاڵ ئەویش مەحسای وەک مناڵەکان خۆیان هاتە بەرچوی و هەر بەو نسبەتە ئەو سۆزەکە دایکی مەحسابووی باوکی مەحسابووی برای مەحسابوو هەموو جوانێک و پیرێک و سن و ساڵدارێک لەو سنا ئەوانیش عینەن ئەحساسیانەکە مناڵەکەی خۆیانە ئەمە بووە باعیسەوەکە ئاخێزێکی جەماوەری تر بێت جیالەوە وەختێک ئەم ڕووداوە ڕوویدا و لاخرە خەڵک لە سەقزا ئەترازێکیان کرد بە درستی هێزە سیاسیەکان لە کوردستان وە لە سەرویانەوە کۆمەڵا بە بڕیارێک بۆ ئیعتسابێکی عمومی بۆ ئەوەی کە خەباتەکە سازماندراو بکەن هەروە لە سەرخۆ نەبێ هەروە بە پەراکەندە نەبێ هەروە نەچینە پای مەیانێک کە بەرنامە ڕێژیمان بۆی نەکردووە بەڵکو خەباتێک دەست پێ بکەین کە ئێمە بەرنامە ڕێژیمان بۆی کردووە ئەحزابی سیاسی و کۆمەڵانی خەڵک بە جوابدانەوە بۆ خئینە توانیان هەماهەنگیەک بۆ وجود برێن لەگەڵ ڕەهبەریەک سیاسیە و لە عین حاڵە بەکارێکی بەکردەوە بەکارێکی بە بەرنامەوە لە مقابل کۆماری ئیسلامی وێسان و ئەمە دەنگی داوە تەسیری دانیان لەسەر بەقیەی شوێنەکان تریش لە ئێرانە و لە تەواو دنیای چا ئەمە تەسیری دانیا کە بارحاڵ ئەمە ئیتر ئێترازێک یا بارحاڵ شتێکی خۆبەخۆ نییە یا بارحاڵ ئێترازێکی لە ناکاو و ئەوەی کە جمهوری ئیسلامی بە ئامادەگیەوە چێتبەری بەڵام خەڵک ئامادەگیان بۆی نیە وان نییە ئەمە بەرنامە ڕێزی بووە کرێت و هەدایەتە کرێت و ئەمانە کولەن شتێک بوو کە لەم دەورانە واقعان بەرچاو بوو و ئەمە افتخارێک گەورەست بۆ کۆمەڵانی خەڵک لە سەراسەر ئێرانە کە جارێک بە بەرنامەوە هاتنە سەمەیان و واقعان گۆڕین ئەم ڕژیمە لابردن ئەم ڕژیمە سەرنگونی ئەم ڕژیمە حد ئاقلترین هەدەفیانە لە دوایەوە بۆ خۆیان ئاماداکەن بۆوەکە ئالترناتیویان بێت یا بۆ خۆیان ئاماداکەن بۆوەکە چۆن حکوومەتێک لە ئایندا دابمەرزنن ئەمە مەسەرێک دومیانە بەڵام ئیسە لەسەرەوە سوورن کە ئەم ڕژیمەشە بڕێ زۆر باشە هاوڕحسین باس لە ئالترناتیو هات کە ئێستا ئامان گیان ڕوخانی کۆماری ئیسلامیە بڵین قەدەمی بعدیان ئالترناتیڤە ئێمە دەبێت چی بکەین چون زۆر کەس لە ئەم فرسە تەڵەبانە دەبێت ڕاگیرن چون نابێت جارێکی دیکە قوربانیدانی خەڵک بە بێهودە بچێت ئاگادارن کە لەم ڕۆژانی ڕابردوودا ڕەزا پەهلەوی بە هاوکاری چەند میدیایەکی سەرەکی فارس کۆنگرێکی ڕۆژناوانی ساسی ڕەزا پەهلەوی نوێنەرایەتی چ هێزێکی کۆمەڵایەتی و سیاسی لە ناوخۆ دەرەوەی وڵات دەکات وا خۆی بە ئالترناتیو دەبینێ باس لە ئالترناتیڤات پێم باش بۆم پرسیارەش بکەم زۆر ڕاستەوە بارحاڵ ئەگەر ئەویش خۆی گەرەکی نەبێت زلهێزەکان هەمیشە بە دوای ئەوە هەن کە بۆ خۆیان ئەگەر وەختێک ئەبینن ئێعتراز و مبارزە گەیەسە شێوەیە کە ئەبێ ڕژیمەکە بگۆڕدرێت ئەو وەختە سەکەیتر خەتەرێکە کە بێتە سەر ئەو کەسانە کە ئەو شۆڕژاکەن بۆ ئەوەی کە زلهێزەکان نێن و دەخاڵەتی تیان نەکەن و بارحاڵ بە فکر ئەوەی کە شۆڕشەکە بەلاڕێیا بن و بۆ ئەوەی کە داهاتووی شۆڕشەکە بگۆڕن ئاڵۆگۆڕێتیا بێرن و ئالترناتیو خۆیان کرد ڕەزا پەهلەویش لە مۆزعیەتە ئیسفاداکە ڕەزا پەهلەوی لە ئێرانە جایگای نییە لاخرا نوێنەری ڕژیمێکە کە جارێک انقلاب کریا بەرعەلەیهی و دەرکریاگە لە وڵات بارحاڵ ڕژیمەکەی سەرنگون کریا بە انقلابێکی گشتی ئەگەر لەو وەختا ئێمە یا ئەو نەسڵی ئێمە کە انقلابمان کرد بەقەی نەسڵی ئیسا کە خەریکە انقلابەکە ئاگاهیمان بوایەت لە دنیا و لە وەزعیەتەکە بە تەنیا ڕووخانی ڕژیمیشا قانع نابووین و تلاشمانەکە لە زمنی ئەوە کە خەباتەکەین بۆ لابردنی ڕژیمیشا لە فکرەوەیشە بووین کە ئالترناتیڤەکەیشمان سازمان بدایێت ئەخر خەڵکێک کە بتوانێت شۆڕش بکە خەڵکێک کە بتوانێت واقعاً حکوومەتێکی وەک حکوومەت شاه سەرنگون کات کە یەکەمین ئەرتەشی بوو لە خاوەرمیانە و بارحاڵ
ئەمپریالیستەکان لەسەری حەساویانە کرد ئەوە ڕووخا ئەو ڕووخاندنە نەسڵ ئێمە ئەو نەمەغرور بووین پێمان وا بوو هەر ئەم ڕژیمە بەو وەزعیەتەوە ڕووخاندگمانە ئیتر هەر ڕژیمێتر ڕاحەت ناتوانێت بێتە سەرکار لە حاڵەکە ئەمە واقعیەتێکە ئەگەر لە جەرەیان ئینقلابەکە لە جەرەیان شۆڕشەکە تۆ نەتوانیت ئالتەرناتیو خۆت دروستکەی و مهمتر لەوە نەزانی چەندەوە حکوومەتێکت گەرەکە بلاخرە ئەگەر خۆت نەزانی مردم بەسەر یاسەپێنن کەستە بەسەر یاسەپێنێ هەروواکە خۆمێنی بەسەر ناسەپە بەڵام ڕژیمی سەڵتەنەت واقعەن لە دەرەوەی وڵات ینێکیان هەست بلاخرە تاقمێکن کە دەرکریاگەن بە پوڵ و ئیمکاناتێکی فرەوە دەوڵەمەنیل ئێران بووگەن هاتگەن لە توول ئەم 43 ساڵیچە تۆ لە هیچ کوێنەیەکی ئێرانە مبارزە و خەباتێک لەمانە نبینی ڕزا پەهلەویە کە بارحاڵ ئیسەیەژ مدعیم ئەویش تقریبا هاوسن و ساڵ منە لەم 43 ساڵە چی کردوێ بۆ کۆمەڵانی خەڵک لە ئێرانە چی کردوێ لە مقابل جمهوری ئیسلامیە بەغیرەزەوە نەبێت کە هەر وەختێک زانیگە ئاعترازێک کەس مبارزەیە کەس ئەویش سەرێ بەرزە و کاتەوە بلاخرە یا ئەوەی کە خۆی نیشان با بەزل هێزەکان ئیسەیچە بە بڕوای من ئەم نەسڵەکە ئەم ئینقلابیانە کردووە ناچنە ژێربار ئەوە غێرە ممکنە جارێکی تر بەدەست دیکتاتۆریەکە و نەجاتیان بێت و دیکتاتۆریە تر بێرن کە هەر لە ئێسەوە خۆی حاضر کردوێت بۆ ئەوە کە حاکم بێ بەبێ ئەوەی کە پرسوڕای ئەم مەردمەکە بەبێ ئەوەی کە بۆی مهم بێت کە ئەم مەردمە چیەکەن و چی ناکەن ئەمانە هەڵهینیانە ئەمانە جایگان یانە بۆ خۆیان ئەو جایگایان دانیا کە ئەم خەڵکە مبارزەکەن و ئەوانیش بێن بوونە ڕاهبەر بارحاڵ ئەم خەڵکەسە کە شێخ قبوڵی نەکەن و گەرەکیان نەبێ لە ناوە و خۆشبەختانە ئەمە نییە دەیان جارێمە دروشمی نەبۆستەم گەرد شەشا باشە چە ڕاهبەر ئەمە مامانش نەفتەیە لە ئەوڵە و جمهوری ئیسلامی و حتا کەسانێک حتا خود جمهوری ئیسلامی شعاری ڕزا شار ڕۆحت شادی بەڵاوە کردو لە بەرخاترەوە مەسیری شعارەکان بگۆڕێت ئەمانە ئەو نەین بوون پێیان وا بوون نەخێرەوە مردمی سەیتر تاسەی شایان کرد و نییە مردم بەدەست ڕژیم شاوە شاد دیکتاتۆرێک بوو و دەریان کرد و ئیسە دوارە ناچنە ژێربارەوە خەڵکو ئەفغانستان نییە دوارە مەسەڵم بڕیتە تاڵەبان بێریتەوە فەر چاکە بەڵێ هاوڕە حسێن دروشمی ژن ژیان ئازادی سەرنجی جیهانی بۆ لای خۆی ڕاکێشاوە چی لەو دروشمەدا هەیە کە لە ماوەی کەمتر لە 2 مانگدا ئەم دروشمە ئاو بەناوبان بەشی ئەساسەن خودت درۆشمەکەیش بە تۆر واقعی ڕەنگە کەس ئینتزاری نەبوێت ئەو درۆشمە ئاوا بێتە شتێکی سەراسەری کە نەتەنیا لە شار و دێهات و هەموو شوێنێکی ئێرانە وەک شعارێکی سەرەکی بێ بەڵکو هیچ پارلمانێک لە ئەوروپا و نازانم وڵاتەی غەربیشە نابینی کە باسی ژن ژیان ئازادیتیان نەکرایە زەن زندگی ئازادیتیان نەکریا بێت ئەمە بەشێکی واقعەن ئەوەسەکە ئەم ژنان جزء ستەم لێکراوترین قشر جامعە بوون لە ئێرانە وەک ئاپارتای جنسی ئەمە هەموو دنیا بارحاڵ چاوپۆشی لێکرێ لە وەخت خۆیان ژنان مبارزەیان کردێ لە ژێر سەختترین فشارە بووگن و ئەگەر واقعەن ئینسان بیری لەکاتەوە ئەبینیت چه ئەنرژیەکە کە توانی یە مقابل ئەم گشتە ستەمە ئەم گشتە زۆرە ئەم گشتە فشارە نەتەنیا پاشەکشێنەکە بەڵکو ڕاست بێتەوە پشت ڕاستەوکاتەوە ئەم پشت ڕاستەوکردنی ژنانە بارحاڵ خودت شعارەکە بارحاڵ ئەیگرێت کە ئەمە تۆ نیمەیەک لە جامعە لە ستەم ڕزگاری ئەبێت دوایەوە ئازاد ژیان ئەخر مردم لە ئێرانە چێ بۆ ماسەوە تۆ بیر لەوە بکەرەوە کە جوانێکی ئیمڕۆ جوانێکە 20 ساڵیە 18 ساڵیە چه ئایندەیەک بۆ خۆی ئەبینێت چه ژیانێک بۆ خۆی تەسویرەکە لە حاڵەکە بالاخرە مدیا هەست تەلەڤیزیۆن هەست ئیمکانات هەست و حوسن و ساڵەکان خۆی لە وڵاتێن ترا لەگەڵ خۆیان مقایساکە بالاخرە چی بۆ ماسەوە ئەم ڕەزمەندەگیە ئەم بوێریە کەیسە جوانان هەسیان بەش ئەساسیەکەی واقعەن ئەوەسەکە ئایندەیەک بۆ خۆی نابینێ مەجبورە کە بالاخرە کاردایە لە ئوستخانی تر ئێشی پێگەیە و ئەم ئێشەلە کە لەسەر یەکۆ بۆ سەدەم 43 ساڵە هەمیشە دایم وەک بشکەیە بارود بووگە لە ژێر نظامی کۆماری ئیسلامیە کە بەم جەرەقە تەقیەوە دوایەوە ئازادیەکەی چی تر تو بالاخرە
ئەم بنیاوەلە ئەم ئینسانیە لە گەرەی وەک ئینسان بژی و ئازاد بێت بلاخرە ژن و پیا و بەرابەر بێ ژن و پیا بە یەکە و دانیشن هەڵسن ئەم پەردە ڕەشە کێشەیە بەر ژن و پیاگا بین ژن و پیا بلاخرە چه لزومێکی هەست گەرەکیانە بە زۆر ئەو شتێک کە خۆیان پیان خۆشە یا ئەو شتێک کە فکر بۆ گەنیوی خۆیان لە مەسلەی لەسەر ژن هەسیان بەسەر جامعە بسەپێنن دەی ئەمە ئەو ئازادیە گەرەکە بۆیە ئەم شعارە هەروە ماگەسە و قەویە زۆر تەلاش کریاگە بۆ ئەوەکە حتا ئالتەرناتیو بۆم شعارە دابنن بەشێک لە عینەکان جمهوری ئیسلامی شعاری مرد میهن ئابادیان مەترح کرد بۆ ئەوەی کە بیگرێت بۆ ئەوە کە بتوانن اختلافێک یا تەفرەقەیە بخەنە بین خەڵک و یا ئەگەر بۆیان ممکن بێت مەسیر شعارەکە بگۆڕن وەلێ خۆشبەختانە کەس گوێچکەی بۆ نەدا جاروبارێک مەترەحەوێ مەسەڵەن لەلایەن سەڵتەنەڵەکانی ئەینەن ئەو شتەسە بۆ ئاگاداریت ئەو سەڵتەنەتەڵەوەلە کە لێرای سەرعانە ئەو هەموو پەرچەمگەلەوە لە تەزاراتەکانی بینن ئەمانە کولەن سازمان دەریان بە پول و پارەیەکی زۆر کە هەسیان ئەو خەڵکە خۆ هەمووی سەڵتەنە تەڵەب نییە بەتەوە واقعی وا ئەو هەموو پەرچەمە بەدەستیەوە ڕەنگە ئەو پەرچەمە بلاخرە پەرچەم دەورانێک بووگە لە بەر لە جمهوری ئیسلامی هین ئێران بووگە زۆرێک بلاخرە بەشێکی وەک ناسیۆنالیزمی ئێرانی پێی خۆشە بلاخرە پێی وایە ئەمە پەرچەم جمهوری ئیسلامیش لابات و ئەو پەرچەمە دووارە بگرێتەوە دەسە و بەشێک تریی واقعا شوێنیزم فارسە کە وەک سەڵتەنە تەڵەبەکان کە بەرحاڵ پیان باشە ئەمە وەک مۆرێک و وەک سمبولی حکوومەتەکەی خۆیان جارێکی تر مەترح بکەنەوە بەڵام لە پاڵ ئەوە ئەو شعاریشە ئەدرێت لەناو ئەمانە بۆ ئاگاداریت هەر لەم ئێمە لەم شارە بەرحاڵ بینمان بگوت لەم 43 ساڵا کە ئێمە مبارزەمان کردووە وەخت وا بووگە لە مانگێکە هەرچی ڕۆژە لە خیابانە بووین بەرعەلەی نیروەکان جمهوری ئیسلامی بەرعەلەی ئەوەی کە هاتکن سنۆقەڕێیەکانیان هاوڵ و مخالفی وێسابین هیچ کامێک لەم سەڵتەنە تەڵەبووە نەتەنیا وجودیان نەبووە بەڵکو بەشێکیان ئەسەن ڕاحەت هاتوون چوون مامەڵیان کردێت لەگەڵ ئێرانە هاتوون سە چوونە سەو بەڵام ئیسەر ئانە ئەمانە خوانیان خزنسە ناو خوانیان خزاننسە ناو سەف سەڵتەنە تەڵەبەکان حتا ئەو هەواداران جمهوری ئیسلامیە ئەمانە بۆنەوە کە خودت سەڵتەنە تەڵەبەکان لە ئوروپا و لەمانە مبارزەیەکیان نەکرێت تا بناسریەن ئەخشاسەکانیان ئەشخاص جمهوری ئیسلامی زۆر ڕاحەتتانێ ناوانە خۆیان حەشار بن و زۆرێک واقعا تەلاشەکەن بۆ تەفرەقە تەلاشەکەن بۆ ئەوەی کە شعارەکان بگۆڕن تەلاشەکەن بۆ ئەوەی کە خۆیان وەک ئالتەرناتیو نیشان بن لە زۆر شوێنەکە ئەو اعتراضات و مبارزە لە برلینا کریا ئەخە خۆ گشتی وانە سەڵتەنە تەڵەب نەبوو بەشێک زۆر لە چەپەکان بە سەف مستەقل خۆیان و لێنا بەشدار بوون بەڵام هەم ئێران ئینتەرناشناڵ و هەم خودت جەماعەت و ڕەزا پەهلەوی ئەمانە منعیان کرد نوعێک سانسۆر کە ئەمانە نیشان نەدرێ فقط ئەو پەرچەمەل ئەوان نیشان بدرێ ئەو سخۆنڕانەکان ئەوان نیشان بدرێ ئەمانە بەرحاڵ شتێکە کە ئێماشی بیزانین و کۆمەڵانی خەڵکیش لە ئێرانە 100% ئەوانیش ئەیزانن و ئیجازە نەدرێت بەوەی کە تحت ناو ئەوە کە با ئێتحادەکەمان نەشێوێ با یەک پارچەیەکەمان نەشێوێت مەیان بدرێت بە ڕەزا پەهلەوی و جەماعەت سەڵتەنە تەڵەب کە خۆیان جارێکی تر کەنە ئالتەرناتیو و بە وەسیلەی پوڵ و پارە و ئیمکاناتێک کە غەرب بینێتە اختیاریان دووبارە جارێکی تر خۆیان بەسەر وڵاتە بسەپێنەوە هاوڕە حسێن دیارە حکوومەتی کۆماری ئیسلامی ترساوە سەری سوڵماوە ینی ئیستراتیژیکی ڕۆنی نییە بەڕای ئێوە چی ئەوە چۆنیان لە سنگێنەوە زانی چۆنە کۆماری ئیسلامی وەک قایقێکی پیاتە کە لە تۆفانە لەسەر ئاوێکە و شەناوەرەوێت و هیچ شێکی پێ ناکرێت دیارە ئەتوانێت خۆی بکتێ بەمبار و بۆبارە یا باتانێ یا شەپۆل ئەتانێت بیکتێ بەمبار و بۆبارە و زەرەر و زیانیش بووە لە کەس بەڵام بۆ خۆی تیاچێت یعنی کۆماری ئیسلامی بە بڕوای من هیچ ینی هیچ کارێک یا هیچ تاکتیکێک بۆ ئەوەی کە بتوانێت ئەم وەزعیەتە ئارامە و کاتە و بتوانێت ڕەفۆرمێ با بتوانێت ئازادیەک با بتوانێت ینی هیچ بەرنمەیەک بۆ ئەوە ناتوانێت شکۆلەترین حرەکەت بۆ پاشقشی یانە سقوتی مقاومەتێکی یانە سقوتی هیچ ڕێگەی تری نییە بەغێرەزەوە لەوێکە خۆی جەمە کاتەوە بڕێ بە تۆر واقعی یا ئەوەی کە بەلاخرە ئەمانەت ڕێگە و جێگەی چیان یاخر کوێنە ئەم لە ئەم
بنیامەل ئەتیقا ئەپارێزێت و گەرێکی بارحاڵ ئەمانە لە وڵاتەکە یا قبول بکە لە نەتیجە زۆرێکیان ئەمانە بارحاڵ هیچ ڕێگەیەکیان نییە بەشێ لە سپای پاسداران و نیروەل بەسیج و ئەمانە بارحاڵ وجود خۆیان بەمانەوە ئەبینن بەڵام ئەمانیشە زۆر ریزشیان کردووە بەشێک لەو نیروەل بەسیجە کە بەلاخرە وەک بنیامەلێکی عادی بوون ومانە خەڵک هەژار و فەقیرن بەلاخرە ناو مەردمە هەن ژن و مناڵیان ها ناو مەردمە ئەمانە 100% بە ترس و لەرزەوە لە فرەیەکی نایەمە خەبەرەکانش نەفین دەیان جا ڕزنگمان بووانێژێ فقط ئەوە ئیشارەمان کردووە کە فڵان کەس جاشە ئەوەی تر ماڵەکە خۆیان ناخەفێ ئەمە معلومە کە بەلاخرە ترس لە ناو هێزەکانی ڕژیم جمهوری ئیسلامیە ئیسە زۆرترە تا ئەوەی کە خەڵک لە ئەوان بترسن ئەمە بارحاڵ جمهوری ئیسلامی نەتیجەیە وەسەکە کارێک وای پێ ناکرێت ئەتانێت یعنی ئەکرێت ئەمانە بنیامەلێکی زۆر منفی و ئیدئۆلۆژیکن ڕەنگە بتوانن قەتڵعام بکەن ڕەنگە بتوانن نازانم زەربە بۆشنن بەڵام ئەوەی کە بتوانن بربەمە بگرن ئەمە فقط انقلابێکە کە کەفتە سەر ڕێگەوە بەرگەشتی بۆ نییە لە نەتیجە ئەمانە هیچ دەستاوردێکی نییە بۆیان و هەر کەسێ تریش بە بڕوای من هەر حکوومەتێ تریش بێتە سەرکار ئەگەر حکوومەتێکی شەورایی و بە بەشداری کۆمەڵانی خەڵک نەبێت کە خۆی سازمان دەربێت کۆمەڵانی خەڵک لە تەسمیماتەکە بەشدار بن و خۆیان حکوومەتەکەی خۆیان سازمان بن هەر حکوومەتێ تر بێتە سەرکار مۆزەفە بۆەوە کە جواو ئەم نیازگەر ئیسە باتەوە جواو ئازادی بەیان باتەوە جواو ئازادی تەشەکل و ڕێکخراوە باتەوە جواو مبارزات تەبەقەی کاریگەر باتەوە جواو برسیەتی 40 ساڵەی ئەم ڕژیمە بواتەوە گشت ئەمانە احتیاجی بەوە هەزیانێ هەر کەسێ تریش بێت بارحاڵ ئەگەر ئەمانە نەکا بازم هەر ئەم ئینقلابە ئیدامەی هەست بەڵام من زۆر خۆشببینم بە نەتیجەی ئینقلابێکە ئەم جوانانە و ئەم نەسڵی ئیسا دەستیان پێکردە نەسڵێکی نوێە تۆ چاوکە لە ئەو هەموو ئەنرژیە کە ئیسا ئازاد بووگە ئەو هەموو ئەنرژیە لە ناو بۆ نەترسی و لێهاتووی ژنان کە هاتنە سەسمەیان ئەو گشتە نەترسی و لێهاتوویە کە جوانان هەسیان ئەو گشتە استعداد و خلاقیەتە کە هونەرمەندان بە شێوەی مختلف لە شاعر و نازانم نەویسەندە و ئەدیب و ئەکتەرەکان و حتا فوتباڵیست لە هەر کەسەکە تۆ ئەم ئەنرژیە لەم 40 ڕۆژە کە ئازاد بووگە بەقەی شاید 10 ساڵ 15 ساڵ لە شرایەتێکی عادیە ئەوە ئەنرژی ئازاد نابوو جایزە بێتە سەرەوە کە ڕژیم جمهوری ئیسلامی بڕوخێ بزاتچە شادی و خۆشی و ئارامشێک لە ناو کۆمەڵانی خەڵکە مسۆگەرە بێ و نەتەنیا خەڵک ئێران بەڵکو فرێک لە خەڵک منتەقەیش بەڕاستی بەدەست ئەم تهدید و هەڕەشە و گوڕەشەی کۆماری ئیسلامی و دەمارگرژیە کە جمهوری ئیسلامی هەستی نەجاتیانەوێ سووریە نەجاتیە بێ عێراق نەجاتیە بێ یەمەن نەجاتیە بێ ئەو وەختە لوبنان نەجاتیە بێ ئەمانە گشتی حکوومەتەکانی لەرزی لێنیشتە و خەڵکەکەی خەریکن بلاخرە خۆیان لەگەڵ مردم ئێرانە مقایساکەن و واقعەن مردم ئێران و مبارزەی مردم ئێران وەک سمبولێکی پیاتی بۆیان و ئێمە وەک ئەو کەسانەی کە پیرۆزی ئەم ئینقلابینە ئەبێ ئەو ئامانەتیانە پێ بین کە بەڵێ ئەگەر جمهوری ئیسلامی بڕوخێت ئێمە ڕەفێقێوین دۆسێوین و ئێمە هیچ تەماعێکمان نسبت بە ئێوە نییە و ئەوەسەکە بۆ ئەم شۆڕشە هەر کەسێک کۆمەک ئەم شۆڕشەکە واقعەن زەرەری لێ ناکە لە خەڵکی منتەقە وڵاتیان منتەقە بەرحاڵ من خۆشببینیە بینم واقعا بەڵێ حەور حسێن ئێوە باسی کەسایەتی ناودارەکانتان کرد ئاگادارن کە دۆشە و لە شاری سەقز لە خەبەرەکاندا لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا هەموو باسی لێکراکە ئەم کەسانی وەکو عەلی دایی مهدی مەهدەوی کیا و وریا غەفوری و مەسەڵەن حامد لەک ئەمانە فوتبالیستن خۆش ناون ترس و خۆفی لێنیشت ینی ئەوەی کارێکی کە کردی بەر هۆتێلی گرت و چوو دەست بەسەری کردن ئێستاش معلوم نییە ئایا ئەمانە لە کوێن وەنەی هێش لەم چلەی ژینای ئازیزشدا بەشدار بن پرسیارێکم لێرە هەیە گرنگی ئەم کەسایەتیە ناودارانە هونەرمەندان شاعران بۆ ئەوەی کە پاڵپشتی ئەم ئاخێزە بن چیەوە کاریگەریەکانیان تا ئێستا چۆنت بینەوە کاریگەری ئەمانە هەر کامێکیان ئەو
فوتباڵی سێلێ کە تۆ ناویانە بەر ئەلی دایی یا نازانم وریای غەفوری هەر کامێک لەمانە وەختی لە ئستادیومەکانە حاضر ئەبن بە سەدان هەزار نەفەر چەپڵیان بۆ لێدەن ئەمانە فقط لە ئستادیومەکانە یعنی ئەمانە هێزیان هەست نیرویان هەست ڕژیمی کۆماری ئیسلامی بە ڕاحەتی ناتوانێت ئەمانە دەست بەسەرکە بۆ ڕاحەتیە بتوانێت سەر بەنیستیان کە مەسەڵ من ژنەفتمەوە بۆ عەلی کەریمی شایعیان داخستیەوە هەڕەشیان لێکردێت کە ئەتکوژین ناوە کە بێژن خۆمان مستەقیم ئەتکوژین وتیانە هەڕەشەی کوشتن لەسەرە بارحاڵ یعنی عینەنەوەسە کە ئێمە هەڕەشەی کوشتنی لەکەین بەڵام ئێمە نەتمان کوشتن بەردوو کوشتیان یعنی ئەمانە ئەو خەتەریچە لە سەریان هەست بەڵام ئەوەی کە ئەمانە بەو خەتەریچە لە سەریان هەست بەو ناسنا و شۆرەتە و کە هەسیان بەڵام ئاوا ئەوێرن ئەمە نیشان دەهەندێ هەر ئەو تەوازن قواسە کە من باسم کرد و بێگومان ئەمانە 100 بەرابەر ئەوەی کە لە فوتباڵێکا بازی بکەن و بیوەنەوە گوڵ بۆشنن ئەمە لە زهن کۆمەڵانی خەڵکی ئێرانە بۆ هەمیشە ئەمێنێتەوە کە عەلی دایی بەبێ ئەوەی کە بیر لە مقام و وەزعیەت و پوڵ و ئیمکانات و زەحمەتێکە ئەم مدەتە کێشاگیە بۆ خۆی کەسبی کردووە ئەتوانێت گشتمانی لێ بسێنن وەلێ لە شرایەتێکی ئاوا خەڵکەکەی جێ نەهێشت و هاتە پاڵ خەڵکەکەی خۆی بە ئەو مناڵە لە ئەردەبیلە کوژیا بە مناڵ خۆی زانێ مەحسا لە سەقزە ئاوا بلاخرە پێهات بە خۆی بە کەنیش خۆی زانێ و ئەوان تی شەروە یعنی ئەمە ئەهمیەتەکەی هالەواکە خۆیان هێز ها لە پشتیان نیرو ها لە پشتیان کەس ئەیان ناسێ خۆشەویستن و هەر ئەم خۆشەویستیەوەدە باعثەوەکە اتحاد و یەکپارچەیی لە ناو مردمەکە بۆ وجود برن و نەخشەکەیان هالەوە من هیوادارم هیچ ژنەفتم بە حاڵ ئەو هوتلەکە ئەوان تیابوون محاسرە کریاگە و حتا دەرگیری بووە لێنە هێشتا لە نەتیجەی خەبەرەکانی ئاگادار نەوگم کە نەتیجەکەی چێپاتیە بەڵام هیوادارم کۆماری ئیسلامی ئەو حماقەتە نەکە حداقل لەمانە ئاسیب ببینن چون ئاسیب دیتن ئەمانە جمهوری ئیسلامی ناپارێزێ بەڵکو خراوتیەکە وەزێتەکەی خراوترەکە ئەشێ ئەوە بفامێ بەڵێ هاوڕێ حسین من پرسیارێکم نییە لە کۆتاییدا خۆتان ئەگەر ئەزانن لە قسەکاندا نکتەیەک یا شتێک ئاماژتان پێ نەکردێت فەرموو من زۆر سپاسدان ئەەکەم قسە زۆرە بارحاڵ لەسەر ئەم مەسەلە ساعتها کە یە قسە بکەی بەڵام من وەختی بەرنامەکەتان ناگرم و جارێکی تر دووبارە ڕێز و نەوازشم هەیە بۆ بنەماڵەی خۆشەویستی مەحسا و هەموو گیان بەختکردوانی ئەم ڕێبازە کە زیاتر لە 30 نەفەری مناڵ ژێر 15 ساڵ ژێر 10 ساڵ ژێر 8 ساڵ بووگە شکۆلەترین کەسێک کە لەم ماوە بە وەسیلەی جمهوری ئیسلامی تیاچوو مناڵێکی دوو ڕۆژە بوو کە لە بۆمبارانی مەقڕەکانی حزبی دموکراتە تیاچوو بە سزۆن دایکەکەی حامڵە بوو پێ و دوایەوە لە بیمارستانە خۆتی تا ئەوەی کە جوانانێکی خوێنگەرم جوانانێکی خوێنشیرین هونەرمەند فقط لەبەر خاطرەوە کە کۆماری ئیسلامی تەحمل ئەوانیە نەبوو هیچ ڕژیمێک لە دنیا بەقەی ئەم ڕژیمە جنایەت و وحشیگەری نسبت بە ئەم نەسڵە نەکردووە بەرحاڵ سەری نەوازش دانێنم لە مقابل تەواو دایک و باوکەلێکا کە عەزیزیان لەدەستداوە و دانە دانەیەوە عەزیزگەلە بە عەزیزی خۆمەناسم زۆر سپاسدانەکەم ماندوو نەبن سپاس بۆ شەوەی کە بەشدار بوون هاوڕێ حسین حەمیدی ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵە زۆر سپاس بۆش بەڵێ بینەرانی عەزیز چەند ڤیدیۆمان بۆاتووە لە شاری دیسامبۆکان مەهاباد سنە مەریوان کامیاران سەقز ئەمانە ڤیدیۆکانی ئێستا بەدەستمان گەیشتووە و هەتا ئێستاکەش خۆ پیشاندانی ناڕزایەتی هەروە بەردەوامە من ئێستام ڤیدیۆانە دەنێرمە دەستی هاوڕێنی تافرمان حتما لە مەجالدا یا لە درێژەی بەرنامەکانی تلڤیزیۆنی کۆمەڵە ئێوەشی لێ ئاگادار دەکەین ڤیدیۆیەک ببینن دێنەوە خزمەتە
رنگیجین و بشی نداد هروری نشی لیادم آدمی من بولتنان هر حول آدم بکارکم من لجری حکمی نداد هروری و بشبران واده ایغموا دن حال برن برنوا شقا ممنان بشمینتی نابی عبد زیمان پرکار برنج کشان و شکوی تلادکان ای حوریانی رنجی دران بنو میدانی خودخان ام همو با یک سری دبین حیز و پشتیوان دنها برن ورنوا شقا مکان رنجیجینو بشی نداد پروری نشی لیادم آدمی من بولتنان هر حول آدم بکارکم من لجری حکمی نداد پروری و بشبران واده ایغموا دن حال برن ورنوا شقا مکان کنشان من ناروخنه ولی برزو ما پیرون من آدمی نمانوه بروکنو شقا مکان روزگار کمر دل شنازی و کامدان با طرف سوری خیاوانو شنکان دنها برن ورنوا شقا مکان رنجیجینو بشی نداد هروری نشی لیادم آدمی من بولتنان هر حول آدم بکارکم من لجری حکمی نداد هروری و بشبران واده ایغموا دن حال برن ورنوا شقا ممنان بشمینتی نابی عبد زیمان پرکار برنج کشان و شکوی تلادکان ای حوریانی رنجی دران بنو میدانی خودخان ام همو با یک سری دبین حیز و پشتیوان دنها برن ورنوا شقا مکان
شماڵێ هێڵە شنەی بەسۆز و تاو بەسۆز و تاو دامە و بەهار بافریداگیر کاری وڵاتەکەم باوەکەم باو منژی لەمە مەوژی لەمای دوایە زەران ناو لێ پلان نیسانەوە گردە هاویم مەیڵێمەوە گۆرانیژان هەیڵێمەوە گۆرانیژان هەیڵێمەوە گۆرانیژان بەڵێ بینەرانی ئازیز ئێمە چەند پامێکمان بۆ تۆ پامێک لە بانەوە هاتووە بەداخەوە بینەرێک لە بانە بە ناوی ئارێز هەواڵێکی نردووتێتی هەر ئێستا لە بانە لە گەڕەکی بیمارستان لە گەڕەکی دوکانان تەقەی ڕاستەوخۆ لە خەڵک دەکەن چەند وێنەیەکی نردووە لە ماشینەکان کە دیارە بە ئەو جۆرەی کەونوسیەتی بە ساچمە پەڕان نازم جوان لێی تێنەگەیشتم بەڵام ئەو جۆری کە من لە وێنەکە دیتم کاری ساچمە نییە هیوای ساغ و سلامەتی بۆ خۆپیشاندەران دەخوازم هیوادارم هەر ساغ و سلامەت من ئەم ئارێز ئەم هەواڵەی لە بانەوە نردووە بەڵێ عەزیزان هەر ئێستا هاوڕێ جەعفەر ئەمینزادە بەرپرسی نظامی کۆمەڵەمان لەگەڵدایە هاوڕێ جەعفەر ئەم کاتت باش ئەم کاتێ خۆتە باش هاوڕێ جەعفەر بەداخەوە ئێمە بەرنامەکەمان کەمی ماوە زۆرمان پێ باش بوو زووتر بێ سەر هێڵ پێمان کێشە لەلایەن خۆتانەوە بوو بەڵام بە کورتی بابینە سەر باسەکان ئەمڕۆ خۆتان ئاگاداری شاری سەقز بە تایبەت کوردستان و ئەگەر بڵین بەگشتیشی ئەمڕۆ هەمووی کوردستان تێگرات چه ئەوانەی چوون بۆ شاری سەقز بۆ سەر گڵکۆی ژینای جوانەمەرگ چه ئەوانەی لە شارەکانی خۆیانمانەوە شان بەشانی یەکتر و لە یەک ڕیزدا یەکگرتوانە جنایەتەکانی ڕژیمی کۆماری ئیسلامیان لە کوردستان و ئێران محکوم کرد و هاوخەمی خۆیان لەگەڵ بنەماڵەی گیانبەختکردوان و زندانیانی سیاسی ڕاگەیاند کاک جەعفەر ئەم یەکگرتوویە چۆنت دی ئەمڕۆ شاری سەقز بە تایبەت کوردستانت چۆن دی ئەم یەکگرتوویە کومێت بەخش نەبوو بەڵێ زۆر زۆر ئومێد بەخش بوو ئەو یەکگرتوویە وا بوو کە لە 2 ڕۆژ لەوە پێشەوە ڕژیمی جمهوری ئیسلامی ئەیزانی ئەمڕۆ 40مین ڕۆژی گیانبەختکردنی ئەو کچە سەقزیە بە ناوی ژینا بوو کە بڕێسەیەکی خستە سەر ئێران و بڕێسەیەکی لە کوردستانەوە هەڵکرد کە گەیشتە ئەو پەڕی ئێران دوای ئەوە دوای 2 ڕۆژ هێنانی هێزهای ئەمنیەتی بۆ شاری سەقز گرتنی ڕێگاکانی سنە و بانە و بۆکان و هەر چۆرە ڕێگەیەک بەڵام ئێستا لە تەواوی منتەقەوە و حتا لە تارانەوە خەڵکانێک بەرەو شاری سەقز هاتبوون ئینسانهایەکی سەرشناس وەرزشکار هونەرمەند کانونی وەکەڵا نویسەندە کرێکار لە هەر قشر و توێژێ ڕویان کردە شاری سەقز کە بۆ ئەوەی هاوخەباتی خۆیان لەگەڵ خەڵکی کوردستان و لەگەڵ خەڵکی ئێران دوای 40 ڕۆژ دووبارە دووپات بکەنەوە لەسەر گڵکۆی ژینا ئەمە وەسعێتێکە ئەگەر ڤیدۆکانتان دیبێ ئەگەر ئەو فیلمانەی لە سەقز هەڵیان گرتە بەر لە سعات 9 بەیانی ئەمڕۆ خەڵک دیبێتی ئەزانن ئەو خەڵکە چۆن چوون بۆ سەر قەبران حتا تەواوی جادەکانیان گرتبوو جادە ئەسلەکانی کاچوو بۆ سەر قەبران خەڵک لەو بەری چۆمەوە ئەپەرانەوە پردەبازیان دروستەکرد بەبەر لە دەشت و تەپەکانی دەوروبەری سەقز حتا لە ئاوایەکانی خەیەر و ئەوانەوە ڕویان کردبوو لەبەرەوە ڕژیم نەیەهێشت بە ڕێگای ئەسڵی
کە لە شارەوە ئەچێ بۆ سەر قەبرانی ئایچی خەڵک بڕوە بنیادەمەگە و منزەرەی ئەدی بیری حەماسەهایە کە لە دنیادا لە نێو بزوتنەوەکانە بووە لە نێو خەڵکەکانە بووە ئەوانەی بیرەکەوتەوە کە ئەوەی ئەمڕۆ خەڵکی سەقز و ئەو خەڵکانەی کە لە شارەکانی دەوروبەرەوە هاتبوون وەک بۆکان و سنە و مەهابات و بانە و مەریوان و تاران و شارەکانی دیکەش هاتبوون ئەسەن سیر بوو یعنی شتێ بوو من پێم وایە شتێکی تاریخی و مێژووی بوو من پێم وایە ئەمە لە تاریخی هەم بزوتنەوەی ئێرانە و هەم کوردستانە و هەم لە سەقزە ئەمێنێتەوە وەک فیلمێ ئەبێت تۆمار بکرێ بۆ نەسڵەکانی داهاتوومان کە ئێمە چۆن حتا بۆ سەر مەزاری کەسێک کە جمهوری ئیسلامی کشتوێتی بە چێ ڕێگاهایەکە دەرباز بووین و چین لەوێ دووبارە ئتحاد و یەکپارچەکی خۆمان ڕابگەێنین بڵین ئێمە هەموو خەڵکی ئێران بە کوردەوە بە بلوچەوە بە تورکەوە بە فارسەوە بە عەرەبەوە یەکگرتوون لە مەقابڵی ئەو نظامە دیکتاتۆری و مستەبدە کە لە ئێرانە هەیە ئەو ڕژیمە ئیسلامیەی کە لە ئێرانە هەیە ڕژیمێکی ڕەش و ئرتجاعی لە قەرنی 21دا بیری ئەو وەسئێتەمانە هاتۆکە لە قڕوونی وستا لە ئوروپا مەسحەب حاکم بوو بەسەر خەڵکەکانی ئوروپا ئەم ڕژیمە مستەبد و مەسهەبیە ئەمە ئەسەن شتێک بوو جا ئاپۆڕای خەڵکەکەی هیچ بۆ ئەوانم ئەو خەڵکە چوان خوان بە هزار زەحمەت گەیان دۆتە سەر قەبرستانی ئایچی بۆ ئەوەی کە دووبارە جەرەقەی دووەم دوای 40 ڕۆژ دووبارە لە سەقزەوە لێدەن بۆ تەواوی کوردستان و بۆ تەواوی ئێران کە بتوانن هەنگاوهایەکی دیکە خەڵکی ئێران بەرەو پێش بەرن من پێم وایە ئەم یەکگرتووەی کە ئێستا خەڵکی ئێران دووبارە ئەمڕۆ لە شاری سەقز دووپاتیان کردەوە بێوێنە بوو من پێم وایە هیچ ڕژیمێ و حتا لە ڕژیمی جمهوری ئیسلامیش ئێستا خراپتر لە ئێران بێ ناتوانێت پاشەکشێ بەو خەڵکە بکە خەڵک تازە نە ئەسنەوە ماڵەکانیان نە کۆڵ ئەدەن حتا لەوەش خراپتریان بەسەر بێنن جمهوری ئیسلامی حتا لە ڕۆژێکی وەک ئەمڕۆوە سناریۆیەهایەکی دروست کرد بەناو لە شیرازە کە بەناوی ترۆریستەوە 3 نەفەر خەڵک ترۆریست ڕووی کردوتە نازانم مەقبەرەی دانێ لە کەسە ئاینەکانی شیعە و ئەوانە هەروەک چۆن لە ئەوڵەوە ئەیویست کە ئەم مبارزاتی خەڵک بە تەقەکردن بە بۆمباران و موشکبارانی بنکەکانی ئەحزابی ڕۆژهەڵات بەلا ڕێدابەرێ ئەمەش سناریۆیەکە بۆ ئەوەی بتوانێ ئەم خەباتەی خەڵکی ئێران دووبارە بەلا ڕێدا بەرێ وەجارێکی دیکە بتوانێت سەرکوت بکە من پێم وایە خەڵکی ئێران لەوە وریاترن و تا ئێستاژ نیشانیان داوە ئەمڕۆ زیاتر لە 10,000 کەس لە شاری سەقز لە قەبرستانی ئایچی دوای مەراسمەکەیان بەنەونێو شاری سەقز چوون حتا خەڵکەکە جمهوری ئیسلامی هەر خشونەتی بە خەرجدا بە گازی ئەشکاوەر بە تفەنگی ساسمەیی بەڵام خەڵک کۆڕیان نادا یعنی دەوڵەت ئەیویست بەشکم تەقەیەکیان ڕوبەڕوو کرد ئەوە بە تفەنگ کە ئەوان بتوانن دووبارە دەستاویزێکی گەورە پەیداکەن بۆ ئەوەی کە بتوانن بە تەواوی خەڵک سەرکوتکەن بەڵام خەڵکی کورد و خەڵکەکانی ئێران لەوە وریاترن کە بچنە ناو ئەو تەڵانەی ڕژیم و ئەو داوانەی ڕژیم دایانێتەوە لەبەرەوە بە مبارزاتی خۆیان سابتی ئەەکەن کە خەڵکی ئێران و خەڵکی کورد نەتالبی خشونەتە نەیشتێ مەگەر ئیتر خشونەت لە حدێ دەربچێ کە ئیتر ئەوانیش زەرفەتیان نەمێنێ و ئەوانە ئەوەیە کە من پێم وایە ئێمە جارێکی دیکە خەڵکی ئێران و خەڵکی کورد بە تایبەت پێمان ناوەتە قۆناغێ کە کەس ناتوانێت کۆڵ ینی کۆڵمان پێ بدا بە مبارزاتێ کە بەرەو پێشی ئەبین و خەڵکی کورد و خەڵکی ئێران و شارەکانی دیکەی ئێران بەرەو پێشی ئەبن بەڵێ هاورە جەعفەر دیارە خۆشتان باستان کرد ئەمڕۆ زۆر شتی دەرخست هێندێک کەس نیگەران بوون لەو سەرکوتێکی خۆشتان باست کرد بەهۆی ئەو سەرکوتەوە ئەم خۆپیشاندان و ناڕزایەتیە درێژەی نەبێ بەڵام ئەمڕۆ
بەڕوونی ئەم دۆخە دەری خستکە جیاوازە بۆ چوونت چییە لەسەر مەودای بەرز و نزمی ئەم ناڕزاتیانە جاری وایە بەرزە جاری وایە نزمە بەڵام ئەمڕۆ زۆر شتی ڕوون کردەوە من پێم وایە ئەمەی ئەمڕۆ لە سەرقەسکرا بەرز بوو بە دەلیلی هەم وەسعەتەکە و هەم شرایەتەکە کە پێشات بوو من پێم وایە خەڵکێکی زۆر و دوای ئەوە با تەجروبە لە چ ڕۆژ تەجروبە لە مبارزاتە خەڵک تەجروبە زۆر وەرەگرێ ڕۆژ بە ڕۆژ ئەو مبارزاتەکە لە سەتحی ئێران هەیە و لە سەتحی کوردستانیش هەر بەو ئەندازە بووە من پێم وایە تەجروبەیان زۆر وەرگرتە سازماندراو بوو بە نەزەری من خەڵک بۆ خۆیان سازمانیان داوە ئەم شتانە یعنی زۆر زۆر بەباشی چۆتە پێشێ هەموو شتێکیان کردووە کە ڕژیم حتا ڕژیم لە هەموو شەقامەکانی سەقز لە هەموو چۆرە ڕێیەکانە نێروهای ئەمنیەتیدا نابوو بەڵام خەڵک لە یەک بڵاو نابوون خەڵک ئەڕۆشتن سەفەکانمان دیوەیتر فیلمەکانی هەیە وەک دوکۆمنت ئەم فیلمانە بۆ تاریخی مبارزاتی خەڵکی کورد لە کوردستانی ئێران و لە دنیادا ئەمێنێ کە خەڵکی کورد لە تووری 43 ساڵ بوونی جمهوری ئیسلامی مبارزاتیان چۆن ئیدامە داوا گەیاندووانەتە چۆ و ئێستاش بەیانیش ئەیگەینە شۆنێکی تر من پێم وایە لەوە زیاتر و ئومێدەوارم کە خەڵک بتوانن بە یەکگرتوویە کە تا ئێستا نیشانیان داوە جیاواز لە بیر و بڕواکانیان جیاواز لە جیاوازیەکانیان ئەم یەکگرتوویە ئەبێ ئێمە بپارێزین ئێمە نابێ بچینە داوی شتێکەوە کە دووچاری تەفرەقەمان کە لەو وەسعەتەی کە ڕژیمی جمهوری ئیسلامی تێکەوتووە نابێ بە هیچ شێوەیە بچنە ناو شەڕی ئەوەوە حتا ملیەتەکان بدەن بەیەکە کە تا ئێستا نەیانتوانی بیدەن بەیەکە شەڕی دیکەی ئەحزاب شەڕی خەڵک زۆر زۆر یەکگرتووتر بوون ئەلا ڕەحمیەوە ئەحزاب لە کوردستانە خاناخا تا ئەندازەیە یەکگرتوون ئێستا کافی نییە ئەبێ وەک خەڵک یەکگرتوو بن خەڵکێکە ئێستا لە شەقامەکانی سەقز ئەمڕۆ نیشانیاندا یەکگرتوویی ئەتوانێ بە هەدەفەکەمان بگەێنێ بۆمان بگەێنێ کە ئامانجەکانمان بەراوەردە بێ ئامانجەکانی خەڵکی کوردستان و خەڵکی ئێران ڕووخانی جمهوری ئیسلامیە نەمانی ئەم ڕژیمەیە ئەبێ بەرەو پێش بچین تا نەمانی جمهوری ئیسلامی تا بتوانین ئاواتەکانی کە هەمانە بەدی بێ و بتوانین بەڕاحەتی بە ئازادی بە سەربەستی خەڵک زندگی بکە و ئەو شتانەی کە خەڵک داوایەکە بەدی بێنن لە داهاتووی ئێرانێکی تازەدا بەڵێ هاوڕێ جەعفەر زۆر زۆر داوای لێبوردن دەکەم هاوڕێیان پێم دەڵێن لە 1 دقە کەمتر کاتمەوە زۆر زۆر سپاس بۆی کە بەشدار بوون حتما لە مەجای دیکەدا پەیوەندی پێوە دەگرین سپاس و بەشداری سپاس بۆی خۆش وەڵا بینەرانی ئازیز سپاس بۆی وەش کە تا ئێستا لەگەڵمان بوون هەر سەرپەرست بن و سەرکەوتوو